تماني بر لسوزم لنا دوما هلم غيرتو مەریوان سەفادین بەڕووداوی ڕاگەیان جگە لە بڵاوکردنەوەی بەرهەمێک بە ناوی هەنگاو چەند بەرهەمێکی دیکە ئامادەم بۆ بڵاوکردنەوە و لە کاتێکی گونجاودا بڵاویان دەکاتەوە. هەنگاو هۆنراوی محەممەد پاکژ و ئاوازی مەریوان سەفا ئەدەینە و شاد نامۆ کاری میوزیک و میکس و مایسترینگی بۆ کردووە. زیاد ساڵح کاری وەنەگرتنی بۆ ڤیدۆکلیپەکە ئەنجام داوە. مەریوان سەفادین لە ساڵی 1970 لە هەڵەبجە لەدایک بووە بەهۆی کیمیابارانی هەڵەبجە لە سلێمانی نیشتەجێ بووە. لە ساڵی 1996ەوە لە ئەوروپا دەژی. لە ساڵی 1993 دەستی بەکاری هونەری کردووە. بە زۆربەی زاراوەکانی کوردی گۆرانەی گوتۆ لە نیسانی 2022 وازی لە کاری هونەری هێناوە لەسەر داوای هۆگرانی لە بڕیاری وازێنانی پاشگەز بوویەوە. دوو ئەلبومی هەیە بەناوەکانی دیە و جێژوان خاوەنی 21 ڤیدۆکلیپ و چەندین گۆرانی دیکەشە. هەفتپەیوینێکی کورتم لەگەڵ هونەرمەند مەریوان سەفادین تۆمار کردووە تێدا باز لە نوێترین بەرهەمەکان و هۆکاری واسێنان لە کاری هونەری و پاشگەز بنەوەی دەکا با پێکەوە بینەریوی. هونەرمەند مەریوان سەفادین لە ستۆکۆڵمەوە لەگەڵماندایە. کاک مەریوان سلااوت لێبێ. ئەمە یەکەم شت بۆ ڕست پێ بکەم بزانم بۆچی بڕیارە داواز بێنی و هۆکارەکەی چی بوو، چی وای لێ کردی و چی ژوای لێ کردی بگەڕێیتەوە بەرهەمینە بڵاوکەیتەوە. سڵاتان لێبێ خۆشەویستان بینەرانی ڕوودا و زۆر سپاس بۆم دەرفەتە. لە ڕاستی ئەو کاتی بڕیاری وازێنانم هونەر کۆمەڵی هۆکار هەبوون لەوانە کە بێسەروبەری ئێستای دنیای هونەری کوردی و کۆمەڵێ هۆکاری کە ئێستا ناکرێت لێرەوە باسکرێ و ببوورە. پێشتریش زۆر باسم کردووە هۆکارەکان. دواتر هۆگرانی دەنگ و هەوادارانی دەنگم بەنامە و لە هەموو ڕێگاکانەوە لە سۆسیال میدیاوانەوە پەیوەندیان کرد و ئەو قەرارە و ئەو بڕیاری منیان پێ قوبوڵ نەبوو کە ئەو هەموو ماوە زۆرە من خزمەتی هونەری کوردیم کرد و ئێستا بە ئاسانی مەیدانەکە چۆڵ بکەم لە کاتێکا کە من توانایەکی باش ماوە و کۆمەڵێ هونەری بەرهەمی هونەری جوانشم لە بەردەسا ئامادەیە. لەبەرەوە نەمتوانی دڵی ئەو هەموو خۆشەویستە هونەرمەندان، هەواداران، کەسایەتی دیار و تەنانەت سیاسیشی تیا بووە پەیوەندیان کردووە، نەمتوانی دڵی ئەو هەموو بشکێنم من لەسەر بڕیارەکەی خۆم سوور بم. بۆ ئێوام کرد کە دەڵێنم ماکە لە ئایندەیەکی نزیکا بگەڕێم و کۆمەڵێ بەرهەمی جوانیش. باشە چ قسەیەک زۆر کاریگەر بوو لەلایەن هەوادارانتەوە کە داوایان لێ کردی بگەڕێیتەوە پاشگەز بیتەوە؟ ڕاستێکی کۆمەڵێک لەوانە کە داوایان لێکردن بەردەوام بم یانوت ئەو هەموو ساڵە ڕەنجی بەزایە ڕاتۆ ماوەیەکە وازت هێناوە بزانە بە 2 هەفتە کەس ئیتر باسی شت ناکات، بە 2 هەفتە هەر لە بیر چوتەوە. ئەنجا تۆ ئەو توانە باشت هەیە بۆچی بە هەندێک هۆکار کە چارەسەری نییە تۆ ئاواتەکەت ئەبەیتە ژێرگەڵ. ڕاستێکی کۆمەڵێ ئەو نێختە و ئیتر هۆکار و چزانم و بەڕێڕهێنانەوە ئەم شتانە وای کرد کە من بگەڕێمەوە بۆ دنیای هونەری. ئەم پژگیرەی خەڵک وای کرد کە تۆ بە شێوەیەکی گەرم و گورت گەڕێیتەوە ناو هونەر و بە گۆرانێکی تازە و بەرهەمینووی ترت ئامادەیە. هەر قسەی ئەو هەوادارانەی تۆ بۆ ئاوا پاڵپشتی تۆی کرد؟ ئەو بەرهەمە تازەکەت هەنگاو بەڵێ نەخێر من کۆمەڵە بەرهەم دەمێکە حازرە نیشان تێدا دەکەم، بەڵام ئەو ماوەی کە ئەو بڕیارممە کۆمەڵی هۆکار یعنی کاریگەری زۆریان هەبوو لەسەر من بەڕاستی زۆر ناڕەحەت بوون پێیان، هەرچەنە من بەرهەمەکانم حازر بوون بۆ بڵاوکردنەوە ئەو ماوەیە، بەڵام ئیتر نەمتوانی لەبەر کۆمەڵی هۆکار کە زیاتر هونەرین هۆکارەکان و ئەو بارودۆخەی کە هونەری کوردی ئێستای پێدا دەبڕێ لەبەرەوە وام کرد کە منیش ئەو بارودۆخەم قبوڵ بێ کە کوردستان پێیا تێدەپەڕێ، ینی
کە شتێک چارەسەری نەبێ و زۆر زەحمەت بێ من ناکرێ لەناو ئەو هەمووە خۆم دەرخەم و بڵێم من ئەتوانم چارەسەری بکەم لەبەرەوە ناکرا ڕاستی باشە زەحمەت کاک مەریوان ئاگادارین بڕیارە چەند ڕۆژی داهاتوو بگەڕێتەوە بۆ کوردستان هۆکاری سەردانەکەت چییە؟ ڕاستێکەی یعنی حەزەکەم بگەڕێمەوە و بڕیارێکی وام یاوە بگەڕێمەوە هۆکارەکان زیاتر هوەرین بۆ کاتێکی زۆر دوور درێژ ناگەڕێمەوە ئەیتر هەنێ سەردان و بینینی هەنێک کەسایەتی و گفتوگۆ لەسەر هەندێک کاری هوەری و داهاتوو زۆر زۆر باشە هونەرمەند مەریوان سەفادین ئەمانەوێ زۆر سوپاست بکەین و سپاس کە لە ڕوودا و میوان بووی و هیوادارین هەر بەردەوام بێ و بەخێر بێتەوە بۆ دنیای هوەر و هونەرمەندان هەر سەرکەوتوو بیت زۆر سپاس بۆ ئێوەش مەمنون